بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو و سەجانی پاشی پێغەمبەر کەوێ بە ڕۆژوبوانی ئازیز بینەرانی خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بە ڕۆژوبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هیوادارین داخوازین لە خودای گەورە و بەخشندەی میهرەبان ڕۆژووی هەموو لایەکتان وەریگرتی بێ و لێتانی وەرگرت بێ و پەسەندی کرد بێ. ئەمڕۆ لەم ئەڵقەیە باسی بابەتێکی ترتان پێشکەش دەکەین، ئەویش بریتە لە بەڕۆژووبوون و خوێندنەوەی بەسوود. دیارە مانجی ڕەمەزان یەکێکە لەو مانگە پیرۆزانە کە موسڵمانان کاتێکی زۆر تەرخان دەکەن بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر درود و خوا لەسەر بێ و وەتەنانەت پەرتووکە ئاینیەکانیش. کەواتە هەر یەک لەمانە لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر و پەرتووەکان بەڕاستی دەبێ ئامانزمان چی بێ لە خوێندنەوە یەکەم. یعنی ئێمە دەزانین 24 کاتژمێر، لەو 24 کاتژمێرە چەند تەرخان دەکەین بۆ نووستن و خواردن و ئەمە بڕێ 8 کاتژمێر، هەشتیش سەرکات دەتوانم بڵێم 8 کاتژمێر دەوێتەوە، دەبێت جوان تەرخانی بکەین بۆ خوێندن. کەواتە یەکەم ئامانزمان دەبێ لە خوێندنەوە چ بێ. بەلای منەوە بەڕاستی بۆ ئەوەی بایەخ و گرنگ بە بابەتێکی خوێندنەوە بدەین. زانینی ئامانز لە خوێندنەوە چییە و هەروەها بەرنامە و پرۆگرامی خوێندنەوەی دروست چییە؟ زۆر گرنگە. یەکەم بابزانین ئامانز. ئێمە یەکەم جارکە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر دەخوێنینەوە مەبەستمان ڕەزامەندی خودای گەورە و بەخشندەی میهرەبانە. ئەمە لەلایەنەوە. بەڵام لە پەرتووکە ئاینیەکانی کرد کە دەیخوێنینەوە تەنها مەبەستمان ڕازیبوونی خوددا ئەوە وتمان لە خاڵی یەکەم باسمان کرد، بەڵام بۆ چالاکردنی مێشکە. یعنی ئەو خوێندنەوەی کە تۆ دەیخوێنەوە چ لە قورئانی پیرۆز چ فەرمودەکانی پێغەمبەر چ هەر پەرتووکێکی ئاینی یان پەرتووکێک کە پەیوەندی بە لایەنی ڕوونکردنەوەیەکانی تری لایەنی زانستیش هەبێ دەبێتە چالاکردنی مێشک. ئێمە دەزانین ئەندامەکانی لەش ماسوولکەکان بە چالاک دەبن بە وەرزش و ڕاهێنان و مەشقکردن. بەڵام چالاکردنی مێشک بریتیە لە خوێندنەوەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر و پەرتووکە ئاینیەکان و هەموو پەرتووکێکی تری سوودبەخش لە بواری زانست. بۆ ئەوتەوێ بێتەوێ زانست و زانیاری لە بوارێکی دیاریکراو وەربگری بە ڕێگای ئەم خوێندنەوە دێ. خاڵێکی تر بۆ ئەوەی فێری بەهاکان بی. بەڕاستی من دەمەوێت جەخ لەسەر بەهاکان بکەم و بەهاکان زۆر گرینگە. ئینجا بەهای کۆمەڵایەتیمان هەیە، بەهای ئاینیمان هەیە، بەهای پەروەردەییمان هەیە، بەهای ڕامیاریمان هەیە، بەهای ئابووریمان هەیە، بەهای فەلسەفیمان هەیە، بەهای ڕۆشنبیریمان هەیە. دەتوانم بڵێم بەهایەکان ئەوەندە زۆرن لە ڕێگای ئەو خوێندنەوە هەر تاشێکە دەیخوێنێتەوە بە هەردوو ڕەگەز نێر و مێ بە گەورە و بچووک گەنج و لاو و پیر دەتوان بڵێم ئەم بەهانە هین دەکرێت. ئامانجێکی تری خوێندنەوە چییە؟ ئامانجەکان یەکەم چێژ وەرگرترە. ئەنی بەڕێزان ئەو کەسەی کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزە قورئان دەخوێنێتەوە بە تایبەتی تۆزێک دەنجیشی بەرز دەکاتەوە و دەنجی خۆش بێ تام و چێژێک وەرەگرێت کە خۆی جێی لە خۆی دەبێت. تەنانەت ئەو کەسانەی کە جۆشیان لێ دەبێت کە ئەو قورئان دەخوێنێتن ئەو ماڵە دەبێتە هینێک ئەو تام و چێژەی وەرەگری هە بەخواخوایە هەموو ئەندامەکانی خێزان جۆی لێ ڕابگرن. کەواتە خاڵێکی تر جگە لەوەی کە تام و چێژ لێ وەرەگرێ گوتم دەتوانم بڵێم ئاستی ڕۆشنبیری و پەروەردەی و کۆمەڵایەتی و ئاینی بەرز دەکات. یعنی ئەو کەسەی کە قورئان دەخوێنێتەوە بە تایبەتی لەگەڵ خوێندنەوەکە ئەگەر بە قوولی بخوێنێتەوە نەک تەنها بەس بخوێنێتەوە بە سەریدا بڕوە، نەخێر وا بە نەرمی وا بە جوانی بخوێنێتەوە بێسێتە ناو قوولایی. جاری وا هەیە لەگەڵ خوێندنەوەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر دەگەڕێ سەر ڕاڤەکردن. اینجا جۆرە ڕاڤە هەیە. ئێستا بۆ ئێوەی بە ڕۆژووبوون و بە ڕۆژووبوونەوەی کورد ئەگەر عەرەبیش نەزانن دەگەڕێنەوە سەر ئەو ڕاڤەکردانەی کە ئێستا بە کوردی جۆرەها ڕاڤەی قورئانی پیرۆز بە زمانی پاراوی شیرینی کوردی هەیە کە زۆر زۆر گرینگە. بەڵام بۆ ئەو خوێندانەوە هەروە ناکرێ ئێمە ڕەمەچی بخوێنینەوە، دەبێت شوێنی دیاریکراومان هەبێ. ئەو شوێنی کە تۆ قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر و تەنانەت جۆرەها پەرتووکەکانی تری ئاینی و بوارەکانی زانست دەخوێنیەوە نابێ هەروە لە شوێنێکی وابێ. یعنی هەر پێویستی بە شوێنێکی ئامادەکردن هەیە
تەنانەت دەبێت هەرگیز نەمێ مێزێک و ئەسکەملێک دانرابێ لەسەر ئەسکەملێک زوات دابنیشی بۆ ئەوەی لە ئەنجامی ئەو خوێندنەوەی تۆ ملت سەرێت دەست و قاچ و ئەمانە و بڕڕاگەی پشتتین لەبێ دەبێت ڕاست دامنیشیت و بزانین چۆن دەیخوێنیتەوە و بۆ ئەوەی وا تامچێژەکە ئەوەندە خۆش بێ نەکتەوە ئاز بە ئازار بکەیت کەواتە ئەمە شوێن گرینگە شوێنی دانیشتن زۆر گرینگە سنجدان زۆر کەسەیە لە کاتی خوێندنەوەیە تۆمارتی تێبینیەکانی دەکات ئەمەش زۆر گرنگە پێویستە بەڕاستی نابێ لە بیر بکەین ئەگەر بینین بە ژمارە باسی خوێندنەوە بکەین چییە یعنی ئێمە لەبەر ئەوەی ئەگەر تۆ چارێکێک بخوێنیەوە یەک چارێک ڕۆژانە لە ماوەی ساڵێک 20 خولەک دەخوێنیەوە ئەدی ئەوەی کە ڕۆژێ بۆ نمونە لەوانەیە چەند کاتژمێرێک دەخوێنێتەوە لەوانەیە چەندان جار بتوانێت خوێندنەوەی قورئانی پیرۆستەوە و بکا و بگەڕێتەوە سەری ئەگەر فەرمودەکانی پێغەمبەر بێ ئەوە دەتوانیت ئەویش تەواو بکاتن ئینجا دەتوانێت چواریانانی پێغەمبەر دوودوخوا لەسەر تەواو بکە ئینجا دەتوانێت ئەو هەندێک سەرچاوەی زۆر بە پێز هەیە لەسەر ئاین دەتوانێت هەمووی تەواو بکاتن کەواتە ئەگەر بەرنامەیەک دابنێ لەو خوێندنەوەیە ئەو مانگە کە 30 ڕۆژە با ڕۆژی سیەم برێ بە جەژنە لە ڕۆژی یەکەمەوە دەتوانێت پلان و بەرنامەیەک دانێ ڕۆژانە چەند دەخوێنێتەوە چەند قورئانی پیرۆز دەخوێنێتەوە چەند فەرمودەکان دەخوێنێتەوە چەند کتێب پەرتووکە ئاینەکان دەخوێنێتەوە چەندی تر پەرتووکەکانی تری زانست دەخوێنێتەوە دەتوانێت خشتەیەک دابنێ وەکو چۆن قوتابی لە قوتابخانە خشتەی هەیەوانی یەکەم و دووەم و سێم و چارەم بۆی هەیە تەرخانی بکاتن ئەو بەیانەکەی هەرستێ دەتوانێتن کە خوێندنی قورئان زۆر لە بەیانیانە سوودبەخشە هەروەها دەتوانم بڵێم گەورەترین و باشترین خوداپەرستیە لە دوای نوێژی بەیانی تۆ بێت پێش هەنجی نێ و دوای هەنجی نوێژ بخوێنیتەوە کەواتە بی کاتەکەی دیاریکەی پاشان دەچێت سەرکار کە لە کار دێیتەوە نیوەڕۆیان دەتوانی دوای نوێژی نیوەڕۆ دەست بە خوێندن بکەیت پاش عەسر دەتوانی دیسانەکە کاتەکانت لەبەر ئەوەی تۆ بەڕاستی دەبێت خۆت هەر کەسێک بە گوێرەی خۆی ڕێشی بخاتن ئەیجا دەتوانێت لەو بوارانە زۆر شارەزا و هینی دەبێت کاتی خوێندنەوەکان چی گرینگە لە خوێندنەوە ئەوە قورئانی پیرۆز ئێمە دەزانین چۆن دەست پێ دەکەی چۆن سوورەتەکان و چۆن ئاەتەکان دەخوێنیتەوە ئەمە دیارە بەڵام لە پەرتووکی ترا پێویستە یەکەم جا گرنگی بە ناونیشان بدەیت سەیری ناونیشانەکە بکە ئینجا سەیری پێشەچیەکە بکە ئینجا سەیری پێڕست بکە ناوەڕۆک زۆر گرینگە تۆ سەیری بکەیت لە پەرتووکێکە یەکەم جارتە دەتەوێت بخوێنیەوە ناونیشانەکە دەبێت سەرنجت ڕادەشێشێ ناوی نووسەرەکە زۆر گرینگە ساڵی چاپکردنەکە نۆرەی چاپەکە چەند تیراژی چییە لە چاپخانەیەک چاپکرا ئەمانە هەموو گرینگە بیزانی پاشانەکە ئەو پێشەشە دەخوێنن چکە لەناو پێشەچیکە ئامانجی دانانی ئەم پەرتووکە هەیە کە ئامانجەکە تێگەشتی لەوانێ دەرێ لەوەندە بەشە پێکاتەوە ئار بەشێک باسی ئەوەندە دەکات ئەمە زۆر بەرچاوڕوونیەکە دەداتێ پاش ئەوەی کە پێشەچیکەت خوێنیوە دەچیە ناوەخن و پێڕستەکە دەبینێ بەڕاستی پێڕست و ناوەخن یان ناوڕۆک کە ئەم سێنە ئەو شەیە بەکاردەهێنن نابێت لە کۆتایی پەرتووکەکە دانێت زۆر گرینگە دەبێت لە سەرەتایەکەی بێ بۆ ئەوەی کە خوێنەر دەست بە خوێندنەوەی دەکات بیزانێ ئینجا نمونە وەرەگرێتن ئایا دەیەوێت دێر و پەڕ بخوێنێتەوە لاپەڕە ئەمە خۆی ئازادە ئایا دەوێت نمونەی لێ وەرگێ ئەمە ئازادە هەر کاتێک دەخوێنێتەوە لەسەر ئەمانە پێویستە ناوە پشوەک بدا 50 خولەک لە کاتژمێرێکە دەخوێنێتەوە پێویستە پشوەک بداتونیکە ئینجا لە کۆتاییەکەی پێویستە کۆتاییەکەی بزانی پوختەی ئەم پەرتووکە چییە زۆر کە خەڵکەیە پوختەی پەرتووکەکە لە چەند خاڵێکە لە کۆتایی یان لە لاپەڕەیەکی دیاریکرا و هیندەکە بەڕێزان هیوادارم سوودتان لە ئەڵقەی ئەمڕۆژمان وەرگرت بێ و ئەوەی کەلاتان دروستە و ڕێکوپێکە بتوانین ڕۆژانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەنجامی بدەن لە خوێندنەوەکانتانە و بێبەشمان نەکەن لە پاداشتەکانی خوێندنی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر لەگەر نزا و پارانەوەکەتان و هیوادارم خوا ڕۆژی ئەم ڕۆژی لێوەرگرت بن بەخواتان دەستپێرین تا ئەڵقەیەکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە سەڵاوی خواتان لێبێ هەر شاد و سەرفراز بن.